هاو نیشتمانانی خۆشەویست خوشکان و برانی بەڕێز لە هەر کوێکی ئەم جیهانە پانۆبەرینە هەن سڵاو و ڕێزی ئێمەتاندا فینلەند و لە دانمارک و لە سوێدەوە لێتان بێتن. ئەم شەو ئێمە لە پەیوەندی لەگەڵ بابەتێک کە تقریبان ژیانی هەموو ئێمە کەسانێک کە لە هەندەران دەژین دەگرێتەوە، بەتایبەتی ژیانی ئەو کەسانە دەگرێتەوە ئەوانەی کە
لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی جێکەوتن و خۆگونجاندن لەگەڵ هەلومەرجی ژیانی هەندراندا ئاڵینگاریان هەیە و ئەو کەسانەی کە بە ڕەوشێکی تایبەتی بە پێویستێکی تایبەتی هاتوونە دەرەوەی وڵات. ماوەیەک لەمەبەر لە لایەن چەند کەسێکەوە کتێبێک بە ناوی ئەوەی نەدوێ یا ئەوەی قسە نەکا نابیستێتن، با من ناوی کتێبەکە دروست بڵێم داوای بۆ دەکەم، ئەوەی کە قسە نەکا نابیستێتن نابیندێتن و کتێبەکە هەروەها بابەتێکیشی دەسەر لە دوایین ژمارەی تیشدا دەرچووە لە ژمارەی 61دا کە تقریبا چەند ڕۆژ لەمەبەرەوە بڵاو بووە. تیشک وەشانێکی گۆوارێکی شیکاری کۆمەڵاتی سیاسیە کە سێ مانگجارێک دەردەچێتن لە کوردستانە لەلایەن دەستەیەک لە دەستەی نووسەرانێکی زۆر بەهێزەوە. ئێمە بوو ئەوە کە هەم لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و هەم لەسەر شوێندەنەری بابەتەکانی باسکراو لە کتێبەکەدا باس بکەین. ئەم شەو میوانداری بەڕێز فەرهاد جەهاننما دەکەین و بەر لەو هەروەها بەڕێز خۆشەویست کاک سامران خزری مامۆستا لە زانکۆ و مامۆستای شارەزای بواری پەروەردەیی لەگەڵمان دەبێت لە شاری ئۆبۆ یا تورکۆی وڵاتی فینلاند. لەو پەیوەندەدا گفتوگۆ دەکەین. حەز دەکەم زۆر سپاسی کاناڵی مە24 بکەم کە ئەو دەرفەتەی بۆ ئێمە ڕەخساندووە، ئێمە بتوانین لە ڕێگای کاناڵەکەەوە لە خزمەتی ئێوە خۆشەویستان دابین. بەر لەوە کە بڕونە ناوخۆنی بەرنامەکان و ئەسلی بەرنامەکان بەدەستپێکی بەرنامەکەش بێتن داوا لە بەڕێز کاک سامران خزری دەکەم. هەرچەند ئەدەب بواری ئەو نییە، بەڵامی تر بەهۆی ئەوە کە ئێمەی کورد زۆر حەزمان لە شێعر و شتی هەستیە، داوا دەکەم کە پارچە هۆنراوەیەک کە بابزانم ئامادەی کردووە بۆ بوونەوە زەحمەتی بکێشی بخوێنێتەوە و من تا ئەو کاتە لینکی بەرنامەکەش لەسەر فیسبوک دادەنێم لە خزمەتی ئێوە بۆ هەموو خۆشەویستان. فەرمووین تکایە کاک زەمان. بەڵێ کاک مەجید زۆر سپاس. منیش دەستۆشی لێوە لە بەڕێز مامۆستا فەرهاد دەکەم و زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتێکی بۆمان ڕەخسا. بەخێراتنی هەموو بەشدارانیش دەکەم. لەبەر باسی بابەتەکە ئەو شۆمان دوودانە پارچە هۆنراوەی مامۆستا پەشێ و مامۆستا شێرکۆ بە کەسم بژاردۆکە بۆتان دەخێنەوە کە پەیوەندی هەیە لەگەڵ باسکەی ئەو شۆمان. سەربازی ون کە وەفتێ دەچێتە شوێنێ بۆ سەر گۆڕی سەربازی ون تاجە گوڵینەیەک دێنێ. ئەگەر سبەی وەفتێک بێتە وڵاتی من لێم بپرسێ کوانێ گۆڕی سەربازی ون، دەڵێم گەورم لە کەناری هەر جۆگەیە، لەسەر سەکۆی هەر مزگەوتێ، لەبەر دەرگای هەر ماڵێ، هەر کلیسەیە، هەر ئەشکەوتێ، لەسەر گابەردی هەر شاخێ، لەسەر درەختی هەر باخێ لەم وڵاتە، لەسەر هەر بستە زەمینێ، لەژێر هەر گەزە ئاسمانێ، مەترسە کەمێک سەرداخە و تاجە گوڵینەکەت دانێ. هۆنراوەی ناونیشان لە مامۆستا شێرکۆ بێکەس. نە ناوی شار، نە گەڕەک و نە شەقام و نە ژمارەی تەلەفۆن و نە سنووقی پۆستم هەیە. کەچی نامەی سەوزی ئەوین نزیک و دوور هەموو ڕۆژێ بەڕێوەیە، چونکە شێعرم خۆی پۆستەچی خۆشەویستی و ئەدرەسیشم دڵی دیاری پێشمەرگەیە. زۆر سپاس. گەلێک سپاس. زۆر سپاسی هەیە دەکەم بە تایبەتی هەردوو شارەکان یەک لە دوای یەکتر هەست بزوێنن بە پەیوەندیان بە باسەکەی ئێمەوە هەیە بە شێوەیەک لە شێوەکان. ئێمە زۆر کەسەوانەی کە شەهید بوون لە هەر شاخ و کێوێکی لە بناری هەر کێوێکی کوردستان لەژێر هەر بەردێکی کوردستاندا شەهیدێکمان هەبێت بەهۆی درێژە کێشانی خەباتی نەتەواتیمان بۆ گەیشتن بە ڕزگاری و سەربەستی بەداخە ژمارەی زۆری شەهیدی زیندومان هەیە. ئەو شەهیدە زیندوانەی کە ئێستا لە دەرەوەی وڵاتم بەشێکیان بەشێکی زۆر بچووکیان بەشێکی زۆریشیان لە کوردستانن و بە تایبەتی ئەوانەی کە بەهۆی ئەوە کە دەرەتانیان بۆ نەڕەخسەوە کە بێن بۆ وڵاتانی ڕۆژەوە و لانیکەم بەتایبەت لە وڵاتانی دموکراتیدا بتوانن شێوازێک لە شێوازەکانی ژیانی ئینسانی بەدەستا بێنن
ئەوەنە هەرچەند بەخۆشیەوە لەناو خەڵکی خۆماندا خەڵکی کوردستاندا بەچەوە ڕێزەوە سەیری زەحمەتەکانیان دەکرێت بەڵام بێگومان ئەو ژیانێک کە ئەوان بینیۆنە ئەو ڕابردووەی کە ئەوان هەبوویانە جیا لە مەسەلەی شانازی بەهۆی ڕابردوو تراماتیکانیان بەتایبەتی کە لە قۆناغی شەڕی بەرگیری خەست کە لە دەیەکانی هەشتادا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەتایبەتی دوور کەوتنەوە ئەوە بێگومان تەسیری ڕۆحی لەسەر ئەوان هەیە بە ئەو تەسیری لەسەر منداڵەکانیش هەیە بۆیە حەز دەکەم لە بەلەوە کە بڕۆنە ناو ناوەڕۆکی کتێبەکە لە کاک فەرهاد بپرسم کاک فەرهادیان بێگومان لە کتێبی کوردستان و کورددا سەرەتاکەی شتێکی جوانی باس دەکات دەڵێ هەر کتێبێک چیرۆکی خۆی هەیە و هەر کتێبێک سەربوردەیەکی هەیە کە تا دەگاتە دەستی خوێنەر کتێبی کوردستان و کورد پێشتر بە چێکی نووسراوە دواتر وەرگیرا بە ئینگلیسی بە ڕۆسی بە عەرەبی و بە فارسی دوای هەمووان هات بە کوردی تەرجمە کراوە کتێبەکەی ئێوەش کە بابەتی باسی ئێمەیە تقریبا چارەنووسێکی جیاواز لە کتێبەکانی دیکە نییە ئەوانەی کە پەیوەندیان بە کوردەوە هەیە یعنی باسیاتان کردووە ئەوەی نەدوێ ناشبیندرێت بە بەداخوا کورد نەیدووەوە لە کاتی خۆیدا بۆیە تا ئێستا نەبینراوە بە جوانی و ئێستا کاتێک کە ئێمە سەرکەوتون هەوڵمانداوە کە بدوین زمانی جیهان زۆر گۆڕەوە ئەو زمانەی کە گۆڕاوە شوێندەنێری لەسەر ئەوە هەیە کە جیهان لە ئێمە جوان تێناگا یا ئێمە لە جیهان بە جوانی تێناگەن چونکە زمانەکانمان جیاواز بەڵام دێن ئێستا باسی شخصی دەکەن چونکە مەسەلەیەکی بەرفراوان بوو حەز دەکەم کاک فەرهاد بۆ بینەرانمان بناسرێتن و ئەو ناسراوایش باشتر کە خودی کاک فەرهاد بۆ خۆی بناسێنێتن فەرموویت کایە سپاس کاک مەجید سپاس بۆ کاک مەجید و کاک سەڵمان من ناوم فەرهادە و لە سوێد دەژیم لە ستۆکۆلم لە بەشی پەروەردەدا زیاتر کار دەکەم دیارە پەروەردە و پەروەردەی تایبەت و کولتورناسیم خوێندووە لەو بارەدا ماسترم وەرگرتوون و ئێستاش خەریکی دکتۆرام لە بەشی زانستی منداڵ و لاوان لە زانکۆی ستۆکۆلم بەڵام کە بۆ کارەکەی خۆمەکو کار لە بەشی ئەوەی کە پێی دەڵێن کولێژی پەروەردەیی واتە ئەو کەسانەی کە دەبن مامۆستا لە مامۆستای داینگەڵ هەتا مامۆستای دەبێتە دواناوەندەی دەرز بەو تەلەبانە دەڵێمەوە لە زانکۆ زیاتر هەر دیارە بن وەکو چالاکیش زیاتر وەکو کاری ئاکتیویستی کارم زۆر کردو بە تایبەت مەسەلەی پەنابەران و مەسەلەی ئەو کەسانی کە من پێیان دەڵێم کەسانی کەمتوانە چون پێشتریش لەسەر کەمتوانیان کارم کردووە شتم نووسیوە کتێبیشم لە پێش دەرا لەسەر بنەماڵی کەمتانیان هێرە زیاتر ئێستا 12 ساڵی ئاخریدا زۆرتر کار لەسەر ئەو منداڵانە دەکەم کە منداڵی پەنابەرن لە وڵاتی ئەفغانستانڕە بە تەنیا تێن بۆ وڵاتی سوێد پاسەکەی من زیاتر لەوەیە ئەو منداڵانە چۆن دەتوانن لەگەڵ کۆمەلگای سوێدی خۆیان بگونجێنن وەحز و حاڵی ئەو منداڵانە چۆنە لەگەڵ سیستمی پەروەردەی وڵاتی سوێدێ ئایا و سیستمە چەند کونداوە بۆ منداڵانە ئەوەندە دەتوانم بڵێم کاک مەجید بەڵێ gelek spas دەکەم ئەو کتێبەی کە نووسیتانە ئەوەی نادوێ نیشە حەز دەکەم بەلەوە کە بڕۆنە خودی نەوەکەی یعنی بەلەوە کە باس لە نەوە کتێبەکە بکەین هۆ هاندەر یا ئەنگیزەی ئێوە بۆ نووسنی ئەو کتێبە چی بوو چونکە بەرحاڵ ئەو کتێبە کاری زەحمەتی زۆری هەبووە یعنی هەم لە مێتۆدۆلۆژیەکەی هەم ڕێکۆڵینەکەی هەم دۆزنەوەی ئەو کەسانەی کە ئامادە بن قسە بکەن بە داڕشتنەوەی پرسیارەکان و دواتر ئەو ئانالیزی پرسیارەکان و کۆکردنەوەی وە کتێب زمانی زۆر دەبا خۆشتان وابزانم چەندی ساڵ کارتان لەسەر کردووە بە چونکە کاری زانکۆیی دەکەن ئەمە بەخۆ قرسایەکی زیاتری هەبوو حەز دەکەم ئەو ئەنگیزەی ئێوە یا بڵێن هاندەری ئێوە بۆ ئەو کارە بینەرەمان بزانن بەڵێ دە پێشەکەیدا شتێکم نووسیوە دە و کتێبەدا دیارە
خودی فکرەکە لەوەی ساز بوو بێخەرە منیش دوو بیان پێشمەرگە بوون یەکیان دیموکرات بوو یەکیان کۆمەڵە هەردووچیان دەسەردا بریندار بوون و دەسەردا بوون و لەسەر ڕاهاتوون بە وڵاتی سوێد وە کاتێک کە من هاتوچووی ماڵی وانم دەکردن یا شێوانێک لەوێ دەمامەوە زۆر جاران جۆم لێ دەبوو دەنگیم دەبیست کەوانە بە قەولی کوردەواری دەڵێن هاتوو هاواریان دەکرد ناڕەحەت بوون خەوری ناخۆشیان دەبینی دەیازیخان و ئەو شتانەوە بوو بە بەشێک بۆ بیرکەمەوەکە پرۆژەیەکی ئاوا ڕەنگە باش بێ بیکەین جا منیش بۆ ئەو کارەی دەگەڵ خانمێکی سوێدی پرۆفسۆرێکی سوێدیە کەویش فینلەندێ دەواقعدا بە نێوی پیری و لەختەن پێرە دەگەڵوی ئەو پرۆفسۆرە سوێدی من و ئەو دوو جاریش هاتوچۆی باشووری کوردستانمان کردو بە یەکەوە کارمان زۆر کردووە لەگەڵوی ڕێکەوترێکمان کرد کە من ئەو کەمەندامانە و کەمتوانایانە و پێشمەرگە بریندانانە ببینمەوە وە چاو پێکەوتنیان لەگەڵ بکەم و دیارە وانەیەکێکم ساز کرد دەتوانین بڵین تقریبی 13 پرسیارم هەبوو دیارە دوای دێنە نێو مەتودەکەی من چ مەتودێکم بەکارهێناوە لەو 14 پرسیارەی دەتوانیم ژیاننامەی ئەو پێشمەرگانە کە لە سوێد دەژین ژیان نامەکەیان بنووسینەوە جەلێک سپاس ئێوە باسی ئەوتان کرد کە دوو براتان پێشمەرگە بوون و یەکیان کۆمەڵە بوو یەکیان دموکرات لەوەدا دەست پێ دەکەن چونکە بەداخەوە خۆتان دەزانن کە کۆمەڵە و دموکرات مایەکی زۆر ڕابردووی ناخۆشیان هەبوو و دەورانێک تەنانە شەڕیشیان هەبوو و ئەگەر بە هەڵە نەبوو براکانتان ڕێک ئەو کاتە پێشمەرگە بوون بەتایبەت مکایل دەزانم کە لەو سەردەمە پێشمەرگە بووە بەخۆشی بریندار بوو یەکەم پرسیارم ئەوەیە کە ئەم ئاساری کێشەکانی ناوخۆی یا ناوی بڵێن شەڕی خۆکوژی یا کێشەکانی نێوانی کۆمەڵە و دموکرات چۆن تاسیری لەسەر براتی براکانی ئێوەی دانابوو هیچ تاسیرێکی دانەناوە هیچ جوانێک نەبوو نا هیچ تاسیرێکی وای نەبوو وان هەرچیان ئەو دەمی کە ئەو دەمی کە شەڕەکە ساز بوو مکایل ڕێدان بە قەولی سوێدی دەڵێ بریندار ببوو ئەو پێشتر دەسەردا پێشمەرگە بوو ئەو تاسیرەی نەبوو وەکو دوو برا نا هیچ سوورە تاسیرێکی وان نەبوو بینی ئەو دوو نەفرە وەکو برا تاسیرێک نایبینم بەڵام ئەوەی کە دەزانین دوایە بۆمان دەرکەوت ئەو کەسەی کە کۆمەڵایەکەی بریندار کرد کۆمەڵایەکەی بران کردوین دۆستێکی نزیکی خۆمان بوو بەڵام دوای بەداخەوە ئەو شەهید کرا ئەو بە شێوەیەکی زۆر خراپتر شەهید کرا ئەو دەشەڕی دوو دیموکراتەکاندا شەهید بوو بەداخەوە ئەوە بەداخەوە شتێکی ئەرە ناڕۆ بەسەر ئەو بەسە دێنە سەر باسی کتێبەکەتان لە کتێبەکەتان دەیەوە چه کەسانێکتان بینیوە ینی یەکما کە ئەو کەسانەی کە هەڵتان بژاردوو کێن یا بڵێن لە چ چارچوەیەکن و شێوەی هەڵبژاردنتان چۆ بوون ئەو کەسانە حەز دەکەم بە لەوەش سڵاوڕێزی دووبارە بۆ ئێوە بینەران بە تایبەتی ئەوانە کە لە فیسبوک تازە بە ئێمە گەشتن بگێنم باسی بەرنامەی ئێمە گفتوگۆ لەسەر کتێبی ئەوەی نەدوێنیشە لە نووسینی کاک فەرهاد جەهان مەهان و چەند نووسەرێکی دیکە کە بەدەخوانەوەکانیان لەلا من نییە بۆیە وەکە بە هەڵە نەڵێم ناوەکان ناڵێم بەڵام بابەتەکە پەیوەندی بەو کەسانەیە کە پێشمەرگە بوون بریندار بوون یا بڵێن کەمەندان بوون لە زاڕەوەی خۆمەدا بڵێن و ئێستا بە تایبەتی لە سوێد دەدەژین و ئەم ئاسەواری برینداری لەسەر ژیانی ئەوان لەسەر مەسەلەی جێکەوتن یا مەسەلەی گەشەکردن یا مەسەلەی ژیانی ئاساییان باسی ئەوانە دەکەن و بێگومان باسێکی دیکەشمان دەبێت لەسەر مەسەلەی شوێندەوەری ئەو تراومانە ئەو ناخۆشیانەی کە نەهامەتیانە کە ئەوان بینیوە لەسەر خۆیان بنەماڵیان بە تایبەتی لەسەر مناڵەکانیان لە باری پەروەردەوە کە ئەو کات لە خزمەتی کاک سامرەنیش دەبێت کاک فەرهاد ئێوە لە کاتی بڵێن دیاریکردنی ئەو کێسانەدا یعنی چۆنەتی هەڵبژاردنتان چۆن بووە چونکە وا بزانم ئێوە ئەندامانی چەندین حیزبتان هەڵبژاردووە و من بووە کە ناوەکان ناوی ئەحزاب ناخۆیمە چونکە وا بزانم ئەوە بەستوی خۆتان بووە کە بتوانم پرسیار بکەم فەرموویت کۆیە
والله ئەوەی کە وەکو متودەکە پێداڵن لە سوێدی پێداڵن وەکو بەفر کۆکردنەوە سنۆبۆر ئەفێکتی پێداڵن سەجووە وەک بەفرێک کە خری دەکەی دەیکێشی ئەوت بەرز پێ دەناسێنەوە ئەو بەر تۆ دەناسێنە پێی دەڵێن متودەکە سنۆبۆر ئەفێکتە شتێک چوای پێ دەڵێن بەوەی دیارە من دیموکراتی کۆمەڵەکان زۆربیان دەناسم بەڵام بلەقەرە ئەوی بە من نازانە ئەوی بەڵام هێندێک خەڵکە بوون هەم لە دیموکراتەکان هەم لە کۆمەڵەکان بن بەڕاستی نەمدەڕاستین خەڵکی دیکە پێیان ناسازم و خەڵکی دیکە ئەویش کەسانێک من چاپێککەوتم فەرەن دەکرێت زەنگ بۆ فلانە کەسیش لێدەی ئاوا بەڵام بۆ مەسەلەی حیزبەکان بێبەڕاستی حیزبەکان نۆ حیزبن کتێبەیدا لە باشووردا یەکێتیە لەگەڵ پارتی دیموکرات لە ڕۆژهەڵات حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە حیزبی دیموکراتی کوردستانە حیزبی کۆمونیستی ئێرانە و کۆمەڵی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵی ئەوەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانیشە دوو کەس دەڵێ ئێمە پێشمەرگەی خەبات بووین وە کەسێکی کە پێشمەرگەی پەکەکە بووە خۆی وەکو پەکەکە دەناسێنێ بەڵام دەواقعدا خەڵکەکە دەتوانین بڵێنەوە پێشمەرگانە کوردی باشوور و ڕۆژهەڵات دەدانی باکوور و ڕۆژاوای تێدانێ ئەوەش وەکاری خۆیەیە تێدەگەم بەلەوەکە بڕۆنە سەر هینەکە لەو کەسانێک کە چاوپێکەوتنتان کردووە یعنی بەتەبەت ئەوانەی باشووری کوردستان هیچ کام بوون کە لە بەرهەمی بەهۆی شەڕی ناوخۆیەوە بریندار ببن لەوانەی ڕۆژهەڵاتی زۆرن لەوانەی باشوور بەڵێ هەبووە یەک دوێکیان لە شەڕی ئەوەی کە پێی دەکوتێت شەڕی بەرەی جووت بریندار بوون هەبووە جەماعەتێک لە شەڕی دەگەڵ پەکەکەدا بریندار بوون هەر بوون دەبێنی شەڕی یەکێتی پارتیدا بریندار بوون ئەوانە بوون وەک چۆن لە نێو برادرانەی ڕۆژهەڵاتیدا هەیە هەم کۆمەڵی بۆ دەشەری دیموکراتدا بریندار بووە هەم دیموکراتی بۆ دەشەری کۆمەڵیدا بریندار بووە بەڵێ ئەوە لە نێوانیشدا هەیە و ئەوانە کاتی کە باسی ژیانی خۆیان کردووە بەتایبەتی ئەو مەقطعی کە بریندار بوون بەتایبەتی برینداری شەڕی ناوخۆی خۆیان ئەوان ئەویان چۆن باس دەکرد یعنی دەمەوێت بزانم کە ئاسەواری برینی ئەو یعنی ژیانی ئەو چۆن تەسیری لەسەر ژیانی دواتری ئەویان دانەوە وڵای چون دۆکتێبەیدا باسی ئەوم نەکرد وەدید ئەو بەشەم هەڵگرت هۆکارەکەشی بەڕاستی بۆ کۆمەلگای سوێدێ شتێکی زۆر گرنگ نییە کابای سوێدی بۆ ئینتەسانی شەڕی کۆمەڵە و دیموکراتیان شەڕی پارتی و یەکێتی و بەرەو جووتی و فڵان و فیتان بەڵام دەواقعدا کە من چاوپێکەوتەکانم کردن چه ئەوانەی کە کۆمەڵایی بوون چه ئەوانەی کە دیموکراتی بوون هەمویان زۆر پەشیمانن لەو شەڕە دیارە کابرا کە 20 ساڵ لە سوێد دەژی و 25 ساڵ لە سوێد دەژێت دیارە فکریشی لە گۆڕێدی خۆشتێکی زۆریش حادەیە بەڵام هەبوو مەتەنەن بەتایبەت خەڵکانێکی کە زۆر برادەرێکی کۆمەڵی هەتا کوتی ئەو شەڕە داواقعدا شەڕێکی خۆتڕێم بوو بە قەولی خۆیان نەدەبوو بکرێ یا کەسێکی دیموکرات دەیکوت ئەو کەسە دیموکراتەکە زۆر دیش ناڕەحەت بوو دەیکوت ئەگەر ڕۆژێکدا بێ دەبێ ئەو سەرکردایانەی یەکێتی سەرکردایەتی دیموکرات و کۆمەڵە محاکەمە بکرێت منداڵی کوردیان بە یەکتر بەکوشتندا دیارە هەمویان زۆر پەشیمانن کە ئەو شەڕە ڕووی داوە هەموو دژی ئەو شەڕەت بوون کە ڕووی داوە بەڵام بلەخەرەی دیەوە شەڕێک بۆ ئەوانیش بەزبور بوون دی تێکەوتون بەڵام ئەو بەشە من بە پێویستم نەزانیەوە لە کتێبەکەدا باسی بکەم بەڵام بینانانی بەڕێز ئێمە لە بەرنامەی گفتوگۆ لەسەر ئەوەی نادوێ نیشە کتێبێک دەکەین ئێستا بڕۆینە سەر خودی کتێبەکە ئێوە هۆی ئەوە کە ئەو ناوەتان هەڵبژاردووە ئەوەی نەدوێ نیشە هەڵبژاردووە چیە چونکە ناوەکە زۆر هەم پرسێکی فەلسەفیە و هەم مەسەلەیەکی وایە کە ئینسان تووشی بیر دەبێتەوە یعنی بیرکردنەوە دەکاتن کە یعنی ئەم ئەو ناوە چۆن هەڵبژێردرا ئەو ناوە دەواقعدا
ئێمە لێکدانەوەیەکمان بۆ شعرێکی کابرایەکی سوێدی کردووە کابرایەکی سوێدیە بەنێوی گوننار جایزەی نوبێلیشی وەرگردووە ئەو گوننارە ئەو دەڵێ تەنیا وەکو شاهید ئەتۆ هەی وەک ئینسان بۆیە دەست بکەن بە خەڵەم هەڵگرە و دەست بکە بە نووسین ئێمە ئەو شتەما وایەناوەتەوە دەو چوارچێوەیدا ئەو نیوەمان هەڵبژاردووە کە ئەوەی نادوێنیشە ئەوەی کە دەنجی ئەو خەڵکەی بێنین لە نێو کۆمەلگای سوێدێ دەنجی وان بێتە بیستن دەنجی گروپێک کە تاڕادەیەکی دەنجێکی نەبیستراوە بۆی کە دەنجی وان بێتە نێو خەڵک دەنجی وان بێتە نێو کۆمەلگای سوێدێ کۆمەلگای سوێدێ لە ئاڵ و وەعزی وان بزانێ وە بارێکی دیکەش ئەو دەنگەی وان بگاتە نێو کۆمەلگای سوێدێ بکاتە لای دەرون ناسان بکاتە ئەو شوێنانەی کە خەڵکی سوێدێ هەڵسوکەوت دەکات دەگەڵ خەڵکی پەنابەر من پێم وایە جیالەوە کە لە سوێدیەکان لە هەر کوردی بڵێنەوەی دووەم و سێهم یعنی ئەوەی کە دەڵێن ناسنی دووەم و سێهەمی کورد کە لە سوێدە گەورە بوون یا لە سوێدە لە دەوەی بوون بێگومان لەوانە ئەمەش تاسی لەسەر ئەوەندانێت چونکە بەشێک لەوانە مناڵەکانی ئەوانن خزم و کەسەکانی ئەو کەسانە کە لەبوونە جوورە و جێرەکاندا لە چاڵەکە کۆمەڵەتەکاندا چاو لەو کەسانە دەکەن یعنی ئەگەر ببینن زۆربەی ڕێپێوانەکانی کۆمەلگای کورد لە بەتایبەتی کۆمەلگای کوردی ڕۆژهەڵات کاتێک کە دژی داگیرکردی کۆماری ئیسلامی ئێراندا لە ستۆکۆلم کۆ دەبنەوە لە یادەڕۆن لە تەنانەت وڵاتانی دیکە دەبینین ئەو خەڵکانە کە کەمەندامن خەڵکانێک کە بریندار بوون تەمەنیان بەرەو سەر چووە بەدەخوا هەندێکیان لە ژیان نەماوان بەڵام جاری بە بەشێک لەوان جارەی لە ژیان دەماوان من پێ وایە بەشێکش بۆ ئەوانە دەبێتن و دەتوانێتن ببێتە چۆن بڵێم دەستپێکێک بۆ ناساندنی مێژووی کۆمەڵاتی و تا ئاستێک ناستنی هۆی ئەو تراموانەی کە کەسوکاریان دەبینن یا تەنانەت خۆیان دەبینن هین دەکات دەتوانێت ببێتە دەستپێکی بەوە من بەلەوە کە بڕوونە سەر باسی دوم کە لە کاک سامرەنیش تێکەڵ دەکەین حەز دەکەم باسی ئەو ئەزمونانە بکەیت کە لەو کتێبەدا بینیوتەنە یعنی خەڵکەکە ئەزمونەکانی خۆیان چۆن باس کردووە شوێندانەری ئەو تراموانە شوێندانەری ئەو شەڕانەی کە بینیوانە ئەو برینەی کە بینیوانە لەسەریان چۆن بووە ئەوەی کە بەڕاستی ئەو دیارە ئێمەش تاڕادەیەکی تۆت ئەو یەک دوو بەشەمان زۆر گەورە کردوێتەوە دەو کتێبەیدا ئەویش ئەوەیە ئەوەی کە ئێمە پێمان وایە لەخرە هەندێک توێریایکی تایبەتیشمان بەکارهێناوە شتێک کە زۆر گرنگە بەشێک کە ئێمە زۆر زەقمان کردوێتەوە دەو کتێبەیدا یەکێکیان مەسەلەی ئەوەی کە پێیان ترامە ئەوەی کە چەمچێکە بەنێ PTSD پۆستترۆماتیک سیندرۆم شتێکی وایە ئەوە دیاگنۆسێکی سیکۆلۆژی کە من زۆر ناتوانێوی بەڵام ئەو خەڵکە مەتەلەن دوای 25 ساڵان لە سوێت پێتا خەونی ناخۆش دەبینێ خەونایەکی زۆر عەجیب و غەریب دەبینێ ناڕەحەت دەبێت دەزت دەچێشم بەو خەونانە هەتا من کە دەنێو چاوپێکەونەکەدا لەگەڵ کابرای قسەم دەکەی کابرا دانیش بوو دەگریا هێندە خەونەکان ناخۆشە و تاسیری خراپی لێداوە ئەو شتانەمان تاڕادەیەکی چەر کردەوە بەڵام کێشەیەکی دیکەش دەوێت کتێبەیدا ئێمە ویستومانە دیکەینەوە بەڕاستیەوەی کە حەچەند ئەو هەموو ناڕەحەت دەبن ئەو هەموو جەزرە دەچێشن ئەو هەموو ناڕەحەتێ بەو خەونانەوە دەبینن هەتا یەکێکیان دانیش بوو کە خەونەکەی دەجێراوە ئەمن لێ جۆم دەکرد من کە جۆم دەکرد دەترسام لە جۆگرتەکەی کەی بۆی دەجێرامەوە ترسم لێ پەیدا ببوو کە باسەکە کە لە لێت دەبرسی باشە تۆ ئەو هەموو خەونە ناخۆشە دەبینی ئەو هەموو ئەزر و ئازارە دەچێشی بەو خەونانە بۆ ناچێکن دەروون ناس کێشەکە من بێوابێ ئەو کێشەش دەبێت زر بکرێتەوە ئەو تابوێش دەبێت باسی بکردێ کە خەڵک ناچێتەکەن دەروون ناس هۆکارەکەشی ئەوەیە
ئەو چەمچی دەروونناسی لە لایمە چەمچێکی خۆش نییە کە لێم دەبستی فلانەکە باشە بۆ ناچیکن دەروونناس بۆ ناچی یارمەتەیە دەگو بۆ بچکردنە خۆمە شێت نیم ئەمە یەک لە کێشەکانی ئامی ئێمە کوردەوەی کە ئێمە دەروونناسی بە شتێکی زۆرتر وەکو کەسانێک کە کاتی خۆی مەلا و شێخواوانە هەبوو نوشتیان دەکرد و پێیان بە ئەوەی شێتە بە لێرگۆی داوا شتەکە لە حالێکدا دەروونناسیش بە هەموو بوارەکانی دیکەی پزیشکی ئەلمە زانستە کەسێک کە دییانی دێشی دەڕۆتە لای دییان پزیشک کەسێک کە مادەی دێشی دەڕۆتە لای مادە کەسێک کە ئاپاندیسیە یا شوێنێکی پێویستی بە نەشتەرگیری هەیە بێگومان ئەو کاتێک کە ئەوەک مقدمە دەڵم بووە کە بڕۆنی سەر باسەکەمانە ئەو کاتێک کە نەشتەرگیری دەکرێت بۆ نمونە با بڵێن دڵی نەشتەرگیری دەکرێت یا ئاپاندیسی دەردەهێنرێتن ئەو لەحزەیە کە نەشتەرگیری ئازاری زۆرە و تەنانەت چەند ڕۆژ دواتریش ئازاری زۆرە بۆ مای کە ناتوان ڕێگا بوون خەلکی ئێمە بەوان دەزانن کە دەڕۆنە لای دەرووننووسی باسی مەسەلەکانی خۆیان دەکەن ئازاریان زۆرتر دەبێت لە حالێکدا ئەوە دەرکردنی ئەو ئازارانەی زۆر دەرونیە و بە دەرکردنی کاتێک کە دەردەکەی هەر وەک چۆن عملی نەشتەرگیری یا گیان دەرخستن زۆر ئازاری زۆرە لە کاتی کشانەکە بەڵام دوای کشانەکەی ڕاحەت دەبی ئەمەش تقریبا هەمەشتی هەیە جا بێگومان لەگەڵ زۆر کەستان لەوەی دو باشتری باستان کردووە هۆی نەچوونی ئەوان بوو دەروونناسیە یا هۆی ئەوە کە مەسەلەن شتێکەیە پێ دەڵێن هین شتێکەیە پێ دەڵێن هاوپەیوی هاوپۆلەکان ئەوانەی کە مەسەلەن لە وەزعێکی هاوبەشتان لە شوێنێک کۆ دەبنەوە بە ڕێنوێنی یا هاوکاری دەروونناسێک کە بتوانن پێکەوە ئەزمونونەکانی خۆیان دابشکن یا شتیوا باستان کردووە یاخود ئەو کارە کراوە لەوێدا ئەلبەتە لەو خەڵکە لەو 26 کەسەی 4 5 کەسێک پەیوەندیان لەگەڵ دەروونناس هەبووە بەڵام هێندێک یەک دوو چەند پەیوەندیانە بوو دوای چەند جارێک پەیوەندەکە پچکراوە خۆ کارێکەش لایەکی بەڕاستی شتێکی کولتوریە کابرای سوێدی ڕەنگە لە کێشەی خەڵکی کورد تێنەگا ئەوە لایەکە لایەکیشەوەی کاکە وڵاتی سوێد 120 ساڵە شەڕی نەدیوە ئەوەش بۆ خۆی کێشەیەکی دیکەیە ئەوانە لایەکن بەڵام لایەکی گرنگکە و خەڵکەی ئێمە لە بەتایبەتە و پێشمەرگانە نەدەچوونکە بۆ لای دەروونناس من پێم وابێ لایەکە ئەوەیە ئەو تابوویەیە کە پێیان وایە دەبێت کەسێک بچێتەکەن دەروونناس کە شێتە بەڵام بە پێچەوانە کە بە پێش ئەوەی کە شێت بێ دەچێتەکەن دەروونناس بۆ ئەوەی کە شێت دەبێت تاردۆ کە شێت بووی دوایە دەروونناس هیچ بەدادت ناکات هیچ فایدەی نییە ئەوە لایەکی کە ئێمە زۆر ویستمانە باسی بکەین لایەکی تریشی بەتاسی مەسەلەی دوو ژنن ئەو دوو ژنە مانتاڵەدەیەکی زۆر گەورە کردوێتەوە لایەکی سێومیشی ئەوەیە کە زۆربەی ئەو پێشبەنگانە هەچەند دەزانم بریندارن کابرا لەسەر چرخی کەمەندامە یا لاقینە یا دەستینە یا چاوینێ بەڵام دەگەڵەوەشدا نە ئەندامن دەڕێکخراوەی کەمەندامانی سوێدیدا دیارە زۆربیان یارمەتیان وەرگتووە و یارمەتیانە کە پێویستە وەکو خەڵکێکی کۆمەلگای سوێدە بژی بەڵام ئەوەی کە تۆ کابرا مەسان 25 ساڵە لەسەر چرخە کە قسەی دەگەڵەکەی دەڵێ نامن کەمەندام نیم نەخۆی دەبینێنە چرخەکەی ئەوانش بۆ خۆیان کێشایەکی دیکەی گەورە بوو کە من پێم وایە ئەنالیزەکەیدا باسی وە دەکەم کە پێشمەرگە بوو بێ فەرق دەکات لەگەڵ یەکێک کە من کە بە منداڵیەوە بۆ خۆم کەمەندام و کەمتوانە بووم کە بەتایبەتە تۆ پێشمەرگە بوو بووێ چۆن بڵێم هەستێک و ئۆقدەیەکی قارەمانبوون هەیە ئەو غولوری قارەمانبوونە وا دەکات کە کەسەکە خۆی وەکو کەمەندام نەبینێ و هەمووشیان لەسەر وەڕێکرد دەڵێ من بۆ کوردستانەوە کردو بۆ کوردستان جاری خۆم لەدەداوە ئەو غولوری قارەمانبوونێ دەوری خۆی بینیوە ئاستەدا ئەوە شتێکی دیکە شتێکی سێومیش کە من پێم وایە زۆر زۆر گرنگە ئێمە دەو کتێبەدا حەولمان داوە قەتڵ و عامی کوردەکان مەسەلەی هەڵەبجە مەسەلەی ئەنفاڵ قەتڵ و عامی کوردەکان بێنین دەکەڵ قەتڵ و عامی جوولەکەکان مقایسە بکەین جوولەکەکان چۆن مقایسەکان دەگەڵ وانتێکیکردین دەنێو کتێبەکاندا هێندێک شێری شاعیرانی کوردمان بە زمانی سوێدی و ئینگلیسی تیاویشتووە ئەو بەشانە زۆرتر ویستمانە بەڕاستی زلیکەینەوە چونەوانش بەڕاستی لە وڵاتی سوێد داڕادەیەکی گرینگە
بەڵێ بۆ خەڵکی زۆر ڕاستە شوێندەنی ئەوەی یان مەسەلەن ئێوە کە باستان کرد ئەوانە خەونی ناخۆش دەبینن یعنی ئەمە یەک لە شتەکانیەوە کە مەسەلەن لە تراوما دەژین تراوما دەژین ئەم کابوسانە هەمیشە لەگەڵیانە یعنی تقریبا ڕۆژ منیش کەم کەس دەناسم ئەوانەی کە ئەو ناخۆشییان بینی بێتن کە خەوێکی ئارامی هەبێت یعنی ئەغلبی کەسەکان زۆر جار ناچار دەمە حەوی ئارام باش بخۆنە یا حەبی خەو بخۆن یا خۆت مەسەلەن زۆر سیگار دەکێشن یا کەم کەسەیە کە سیگاریش نەبێتن لەوانە من پێم وایە ئەمە یەک بەشێک لەوان بەدەخوا پەنا دەبەنە بەر ئەلکۆل بۆ خۆ ئارامکردن نازانم ئەو شوێندەنەیە ئێوەشتان بینیتەوە نا بەڵێ یەکێکی برادرێکی دیارە دوو برادران لەوانەی باشووردا دوو دانە پێشمەرگەی یەکێتی بوون ئەوان تەنیا کەمەندان نەبوون بەڵکو مدەتێکی زۆریش لە زیندانی حکوومەتی بەعزدا بوون لە بەغدا و لە کەرکووکدا بەڵێ زۆریان باسی شکەنجە و ئازار و عەزێتەی کە لە زیندان بەوانە دراوە ئەوانە باز دەکە یەکێکیان بەتایبەت یەکێکیان باز دەکا دەڵێ زۆر شەوان بە مەجبوری دەبێ هەندێک ئارەق بخۆمەوە بۆی بتوانم بنوم وا لە خۆم بکەم بتوانم بخەوم دیارە ئەوەش تاسیری خۆی داناوە لەسەر هێندێک لەو کەسانە مەسەلەی ئارەخوانەوە شتانەش دەوری خۆی هەبی بێ بەڵام ڕەنگەشتی دیشە بوو بێ دیارە لێکۆڵینەوەمان نەکردووە بەڵام دەتوانین بڵین کاگە بەجێت احتمالی زۆر لە من ئێستا بازی احتمال دەکەم هیچ دوارێکێکم نییە زۆربەی مەسەلەن ئەو قەتڵە ناموسیانەی کە لە وڵاتانی ئوروپایی دەکرێن زۆریان پێشمەرگە بوون لەگەڵ یەکێک لەو ڕەنتە سیاسانە تا کۆمەڵە بوو بێ دیموکرات بوو بێ پارتی بێ یەکێتی بوو بێ احتمالی زۆر بە هەمانە و مەسەلەی پۆست تراماتیسکە و تراما بەشێک بوو بۆ قەتڵانێک کە کرابێ بەڵام دیارە هیچ لێکۆڵینەیەک لەو بارەیدا نەکراوە ناتوانین بەڵام من پێم وایە دەکرێ بەشێک بێ لەو کێشانە کە ببێتە هۆکاری ئەوەی ببێتە قەتڵی ناموسی ئەو باستان کرد زۆر سپاسن دەکەم چونکە پرسیاری دوومم لە پەیوەندیدا بوو کە پەیوەندەکانی کۆمەڵاتی و بنەماڵی ئەوان چۆنە یعنی ئەو کەسانێک کە بەو ژێرینە بێگومان چونکە زەحمەتێک زۆر دەکێشن بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ بنەماڵی خۆن هاوسەری خۆن هاوژین یا لەگەڵ مناڵەکانی خۆن شوێندەنێکی یەکجار زۆر ئەو تراومانە هەیە لەسەر هەرسکەوتیان ئەم چۆن بینەوە ینی بەڵێ مشاهداتی ئێوە چۆن بوون وەڵا ئەوەی کە من ناتوومە زۆر ئەو بەسەی کە بێمە زۆر گیانی شخصی خۆیانەگە بۆ خۆیان باسییان نەکردوە یەکێکیان زۆر بەشکار ڕاشکایی باسی کرد کوتی ئەوەداریوا بوو هەڵدە چوم دار و بەدم تێک دەشکات لە ماڵێزی قەم دەکرد لە منداڵم دەدا لەوانێکم دەدا دەم کرد لە هاتووەوەر وڵاتم تێک دەشکان ئەوانە هەبوو بەڵام هێندێک لێکۆڵینەوە هەیە لە زانکۆی ستۆکۆم کراوە دەگەڵ جوولەکەکان دیارە و لێکۆڵانە لەسەر جوولەکەکان بووە ئەو جوولەکانەی کە لە لەهێستان ڕەهاتن دوای ئەو مەسەلەی ئەوەی کە دەڵێن ئەو قەتڵی کۆمەڵی جوولەکەکان هۆلۆکۆست کاوانە دێنە سوێدێ لە سوێدێ هیچ شتێک بە منداڵەکانی خۆیان ناڵێن کە چیان بەسەر هاتووە بەڵام دوایە کە لێکۆڵینەوە کراوە دەگەڵ منداڵی ئەو کەسانە تقریبان بەپێ ئەو لێکۆڵیگە دەرو ناسیانە زۆری ئەو منداڵانە ئەو پۆستتراماتیسکیان هەبووە ینی لە باب و دایکی رابۆ منداڵەکەی چۆ پێوەی کە دایک و باوکەکە باسی شکرد بێ هەتا ئێستا دەڵێن منداڵەکە دەتوانێت دەستگی دایکیشیدا بێ بۆەوەی ئەو دیاگنۆزی پۆستتراماتیسکە سیندرۆمی بەدەست بێنێ ئەو کەسانێک کە باوکدارکەنەی کە تراوماوان بینیوە تەنانەت چونکە دەبێتەوە کێشەی بنەماڵی زۆر هەبێت دێوانی دایک و باوک زۆر هەبێتن و بەهۆی ئەوە کە چونکە بەخۆشم یەک لەو کەسانم کە بەش بە حاڵی خۆم تراوما بینی ئەرێ پێشمەرگەیەکی زۆر قارەمان نەبوو پێشمەرگەیەکی واش نەبوون کە بڵێم بەشداریم لە شەڕشتدا کردووە بەڵام بەشی خۆشم بینیوە و ئەم شوێندانەرێ لەسەر ژیانی ئینسانەکان دادەنێت بۆ ئەوە کە ناخۆشیەکانی خۆن ئەزمونە ناخۆشیەکانی خۆن بە مناڵەکانیان نەڵێن زۆر دەرکاتی شەڕ دەکەن لەگەڵ هاوسەری خۆن بەڵێن بەدزیوە شەڕ دەکەن
بە شێوەیە کە مناڵەکان ئاگان لێ نەبی یا شارەکان بە شێوەیەکە کە زۆرتر شەڕی یەکتر شکاندنە بەبێەوە کە بەڵێن مناڵ ئاگای لێبێتن و وازان مناڵ ئاگای لێ نیە بەڵام لە دیجەدا دەبینی کە مەسەلەن مناڵ لە مەدرسەدا لە داوینگەدا لە قوتابخانە لە دەرێ بەرهەمی ئاساری ئەوانە لە خۆی نیشان دەداتن یعنی بە ئەوەی کە دەڵێن تەشەنجی ڕفتاری هەرسکەوتی ناوارام لە کێشەی تەمەرکز لە هەمووی ئەوانەدا هین دەکاتن جواب بەلەوە کە بڕۆنە سەرەوە حەز دەکەم کاک سامران بێنە سەرخەت چونکە ئەو زۆرتر لەگەڵ ئێوەش کار دەکردەوە بەڵام بووە کە فقط خۆمان نبین تا ئێوەش چای دەخۆنەوە خۆمان نبین هێنا کاک سامران بکە کاک سامران ئێوە وازانن لەگەڵ مناڵەکانی بیانی زۆر کارتان کردووە و مناڵەکانی کورد بە تایبەتی دەبن بۆ ئوردو بۆ ئوردوی کەمپی مناڵان لەگەڵ یەک دوو مامۆستای دیکە خۆت بابزانم ئەو لێکۆڵینەوەی کە تێهوال دەستگای تەندروستی و بەراو دەستگای تەندروستی و ژیانخۆشی فنلەندیتان خوێندووە کە لەوێ دەدەڵێن بەشی هەرە زۆری بیانیەکان و لەوانە کوردەکان بەشی هەرە زۆری مناڵەکانیان لە تراوما دەدەشت و بنەماڵەکانیشان لە تراوما دەد ئەو ئاساری ترامواکان ئاساری ئەو ناخۆشیانە ئەو ناهۆمەتێنێک کە بەسەر مناڵان بەسەر کە سوکار داهاتووە چ شوێندەدنێک لەسەر مناڵان و لەسەر توانایی فێربوونیان هەیە ئەگمەزیدەوە شتێکی کە حاشا هەڵ نەگرە بەداخەوە ئێمە بمان هەوێنەمان هەوێ ئەو شێوەی ژیانی خۆمان دەورانی منداڵی خۆمان کە چۆن خۆمان پەروەردە بووین و چمان بینیوە ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ شوێندانەی لەسەر منداڵەکانمان دەبێت بەداخەوە ئەوجێکی باستان کرد لەوانەیە ئێمە بمان هەوێ بە جۆرێکی دیکەش لەگەڵ هاوسەری خۆمان شەڕ شتەکانی خۆمان جێبەجێکەم لەبیری خۆماندا مەسەڵەن منداڵ نایبینێ بەڵام هەموو هەستی پێ دەکەین بە شێوەی خۆ نیشاندا ئەوانە شتایەکن کە من پێم خۆش بوو لە بارێکی دیکەوە بوو بچین بۆ مەسەلەگەی زندەی لێکۆڵەری لەو یەکدانە دەروناسێکی ڕووس کە خۆی لە ئەمریکا لەدایک بوو بنەوی یوری برۆفنبرێنەر هاتۆ گەشەی منداڵی بەو شێوەیە باس کردەوە بە پێدەڵێن ئێکۆلۆجیکال دیڤلۆپمنت یعنی حساب ئێکۆلۆژی گەشەکردنی منداڵ کە منداڵ ئەسڵەن چۆن گەشە دەکات ئەگەیزم لەسەر ئەوە دەڕۆن پێشێ ئەو لەسەر ئەو باوەڕەیە کە منداڵ لە هەر کۆمەلگایەکدا بێ ئێستا بۆ وێنە کاتێکم باسی ئەو شتتان بۆ دەکەم هیوادارم بتوانن بۆ خۆتان منداڵێکی کورد کە لە وەڵی منداڵی ڕا لە شەڕ و ناخۆشی و شدا لەدایک دەبێ لەگەڵ منداڵێکی ئوروپایی وەکو مەسەلەن سوئێدیا فەرلاندێک بەراوردی بکەن کە بزانن چەندە جیاوازی گەورەبوون و چەندە جیاوازی ڕاحەتی ژامشتی ئەوان هەیە برۆفن بنەرە هێناوێتی ئەو شتانەی کە دەپەیوەندی ڕاستەخۆ دەگەڵ منداڵەکەدان بە 5 بەشی ئەوەڵ دیارە بە 4 بەشی دابەشکردبوون دوایە کە دێ 5 بەش بەشی ئەوەڵی کە پێدەڵێن میکرۆسیستم ئەو شتانە کە لە پەیوەندی ڕاستەخۆ دەگەڵ گەشەی منداڵدان کاتێک منداڵ لەدایک دەبێ لە چ بنەماڵێک لەدایک دەبێ لە چ کۆمەلگایەک لەدایک دەبێ بۆ وێنە لە شارێکی وەکو بڵین کۆبانی کە منداڵەکە لە ماڵەیە کات و دەرکە شەڕی دیوە شارێکی تەواو بێران بۆ کاتێک کە بابی چۆتە دەر لە ماڵ هیوای ئەوەی نەبوو بەستامەتی بگەڕێتەوە نەگەڕێتەوە یا ئایا ئیمکان و دەفەتی ئەوەی هەبوو بچێ بخوێنێ بچێتە مەدرسە بچێتە داهێنگە بچیتە شتی ئاوایانە و دوایە پەیوەندی نێوان ئەو شتانە چۆن بوون ئایا هاوڕێی هەبووە توانیوێتی مەسەلەن بۆ وێنە وەکو مناڵێکی فەرلاندی بچێتە داهێنگە بچێتە مەدرسە لەگە ڕەفیقی هەبێ بتوانێت بچێ وەرزشێک کە بتوانێت هونەرێک فێر بێت کاک مهران کە زۆر سپاسی دەکەم بەرنامەکەمان بەڕێ دەبێت ئەو ستایدەشمان لەگەلی داواش بکاتم بۆ کە بینەرەمان ببینن ئەو شتێک کە کاک فەرموو بەڵە زۆر سپاس ئەس بە ئەو شتێکە باسی میکرۆسیستم بوو ئەوە بوو کە لە ناوەڕاستی ئەو وێنەیە کە دەیبینن مناڵێکی کە لەدایک دەبێ دوایە ئەو مناڵە لە نەماڵەیەکی هەژار یا دەوڵەمەند یا بنەماڵەیەکی کورد یا عەرەب یا فارس یا فینلەندی یا سوێدی لەدایک دەبێ دیارە ئەو منداڵانە بەپێ ئەوەی کە لە چ وڵاتێک و لە شوێنێک لەدایک بن ژیانێکی زۆر بەرابەر و هاوسەنگیان نابێ بەڕاستی ئێمە ناتوانین بڵین منداڵێکی کە لە کۆبانی لەدایک دەبێ یا لە شارێکی کوردستان
بەو هەموو ناخۆشی شەڕ و بەدبەختێکی دیوەتی لەگەڵ منداڵێکی سوێدی و فەرناندیەکە دوایە پەیوەندی نێوان ئەو منداڵ و ئەو شتانێکەدا پەیوەند لە میکرۆسیستەمەکەدا هەروەکو مەدرسە و بنەماڵە و یا ڕفیقەکان و یا ئەو سەرگەرمانێکە منداڵ هەیەی ئەو هاوێنێکە هەیەی ئایا هەیە نییە ئەوانە بێتە ئەو مێزۆسیستەمێکە پەیوەندی نێوان ئو شتانە دەگەێنێ دەڕۆینە زیاتر بەحسی ئەکسۆسیستەم بکە لەدا باسی مەسەلەن بۆ وێنە باسی ئەو شتانێکە کە چۆن یەکێک لەو شتانێک کە دنیا ئەو ئەکسۆسیستەمەدا هەیە پەیوەندی ڕاستەخۆی دەگەڵ گەشەی منداڵ هەیە بۆ وێنە قوتابخانە یا داینگە یا ئەو بنەماڵێکی تێدا گەورە دەبێت بەڵام یەکێک لە شتەکانی دیکە مەسەلەن شوێنی کاری دایک و باب یا شێوەی کاری دایک و بابەکە ئایا دەتوانن دەگەڵ هاوکار دەگەڵ مەکتب قوتابخانەدا بن دەتوانن بەڕاستی شوێندانەری ئەوان هەبێت کە منداڵەکە هەست پێ بکە خوێندن گرینگە یا منداڵ پێویستە مەسەلەن دایک و بابەکان کە وڵات یەکی وەکو فەرناندێک کە بڵێن بابەکە لە پیتزایی ئیش دەکاوانە ناتوانێت بیهێوی ناتوانێت بۆ شێوەی کە چالاکە دەگەڵ دەستخوێندی منداڵەکە و دەگەڵ قوتابخانە هاوکاری بکەن بەوانش دەتوانین فکر بکەنەوە چەندە جیاوازی فەرق هەیە دەگەڵ منداڵێکی فەرنەندی و دەگەڵ منداڵێکی کورد و عەرەبوشتی ئاوە لە بەشی سەرەوەدا کە دەبێتە بەشی ماکرۆسیستەم باسی ئەو قانون و ئەو یاسایانە دەکات کە لە کۆمەلگاکەدا سەقامگیر بوون و ئایا دەستوباڵی دایک و بابەکە ئاوەڵەیە بۆ شوێندانەربوون لەسەر بابەتەکانی کۆمەڵایەتی لەسەر هەڵبژاردن لەسەر چالاکی سیاسی مەدەنی ئەوانە یان نییە کە دەبین ئەوانە زۆربەی شتان لە ئێمە وەرگیر دراوە دوایە کە دێنێ بەشی پێنجەمی لەزادەکە بنەوەی کۆرۆنۆسیستەم ئەو شتانەیە کە دەجانی منداڵەکەدا ڕوو دەدەن و هەتا لەگەڵ ئەو منداڵە دەژین یعنی بمان هێو نەهوێ ئەو منداڵی کە بۆ وێنە دەگەڵ دایک و بابی خۆی هاتوو لە کۆبانی یا لە شارێکی دیکەی کوردستانەوە هەڵاتۆ بۆ ژانی پەنابەری لە دەریاکانی تورکیە و یۆناندا مەسەلەن بنەماڵی خۆی لە دەستداوە دایکی کوژراوە بابی مردووە خنکاوە ئەو منداڵە قەت ناتوانێت وەکو منداڵێکی ئاسایی تازەکە شەبکە گۆرە بێت یعنی باسی ئەو ترامانە دەکەین کە ئەو منداڵانە بێەوەی کە خۆیان شوێندانەریان لەسەران هەبی تووشی دەبن ئێستا ئێمە دەڵێن پێشمەرگەیە کە پێشمەرگە بۆ چۆ شەڕی کردو و دوژمن لێی داوە یا دەشەڕی براکوژیدا گولێوێکەوە تووشی ئەو ترامایە بەدوای ئەوە بەڵام منداڵەکانی ئێمە دەخەتەرێکی زۆر گەورەتردا هەن ئێمەیەکی کە دەبنامەڵاڵێکی ئاسایی داین بۆ حیسێب نەشەڕمان کردوونە کە مندامین ئێمە زۆر جار ئەو ترامانەی کە خۆشمان بینیمانە دەیجۆزنەوە منداڵەکانی خۆمان چگا بۆ منداڵانەی کە لە بنەماڵەیەشدا وەکو کەسانی کە مامۆستا فەرهاد لە کۆڵمی لەسەر کرد بۆ هێشتەکە زۆر بەرچاوە وەکو چۆن دێتە بێشچاو منداڵەکان یا زۆر شلوقن یا بەڕاستی دەرز ناخوێنن یا ماندوون یا دەبینی مەسەلا ئاساری توندوتیژی دایک و بابیان لەسەر دیارە بەسەر ئەو منداڵانە کە هەمە دەگرین کاک سامران کاک فەرهادیش دێنە ژوورێ چونکە بازەکە زۆر پەیوەندی بەو شتانە هەیە کاک فەرهاد هیوادارم بێنە سەر خات gelek spas ئێوە مامۆستای تایبەتن مامۆستای تایبەت بەواتای ئەوە کە لەگەڵ ئەو مناڵانە کار دەکەن کە هەندێک پرسیار بڵێن کێشیان هەیە وەکو کێشەی فێربوون کێشەی بڵێن سەرنجدان یا تەمەرکۆزکردن کێشەی هەڵسوکەوت کێشەی کۆمەڵاتی و زۆر کێشەی دیکە و بەشێکی زۆر لەو هینانەشە من پێم وایە لە مناڵانی کە کۆچبەرن مناڵەکانی ئێوە چونکە کەمتر مناڵی کە لە وڵاتانی ڕۆژەوەدا لە دایکبوون کەمتر ئەو کێشانە ئەو کێشانە کە ئێمە باس دەکەن بەدەوانەیە کە دەڵێن کێشەکانی بەهۆی بەجێما و لە ترامواکاندا ئەو ئەرسی یا میراتێک کە لە ئێمە باوکدایکی تراما دیدەوە بەجێگەوتووە لەگەڵ ئەو بنەماڵەشتان قسەکردان کردووە چاپێکەوتنتان کردووە لەگەڵ ئەو پێشمەرگانەی کە یا جەریدانەی کە کەمەندان بوون بەڵێن بینینەکانی خۆتان چۆن بووە ئەو شتانێک کە بینیتانە لە پەیوەندی لەگەڵ مەسەری پەروەردەی مناڵەکانیان لە پەیوەندی لەگەڵ هەڵسوکەوتی کشتی مناڵان طبعا ئەسنا هەمیشە هەیە ینی کەسێک دەبینی کە لەو بنەماڵاندا هەن بەڵام باشترین خوێندکاریان لێ دەکەوێت باشترین شاگردیان دەکەوێت ئەمە قاعدەی ئەمە یعنی قاعدەکە تێک نادات چونکە ئەسنەوە یا بڵێن تایبەتە بەڵام بەگشتی ئەو شتانە بینیتانە چۆنە کاکە من ناتوانم لەوارە هیچ بڵێم چون بەڕاستی من فقط شخصی کابران بینی و چاوپێکەوتن لەگەڵ خودی شخصەکە کردووە نازانم هەڵسوکەوتی و شخصە لەگەڵ منداڵەکانی چۆنە یا لەگەڵ بنەماڵەکەی چۆن ئاگاداردیم بەڵام بۆ مەسەلەیەکی دیکە من کاک مەجید
من پەروەردەی تایبەت لە زانکۆ دەڵێمەوە لە مەکتەب نایڵێمەوە زۆر ئاگاداری بەڕاستی من دەگە بۆی کە مامۆستا چۆن دەرس بڵێتەوە بەشی پەروەردەی تایبەت لە مەکتەبەکان بەڵام دەزانم بە حکمەکەی من کار لەسەر منداڵی ئەفغانی دەکەم کارەکەم لەسەر منداڵی ئەفغانیە لەسەر منداڵی سۆمالی و ئەفغانی کارم کردو پێشتریش ئەو منداڵانە کێشیان زۆر زۆرە لە مەکتەب لە خوێندن بۆ کارەکەشی ئەوەی ئەو منداڵانە بەشتیکی دیکەەوە مەشغوڵن بە ژیانێکی دیکەەوە مەشغوڵن لەگەڵ منداڵێکی ئەفغانی قسەم دەکە کتم چۆنە دەتوانی تەرکوش بکەیت لەسەر دەرستا دەتوانی گوێ بگری حاڵی بیکە مامۆستا قسەت بۆ دەکە ئەوش دەیگوت بەستە بەوەیە فکر و مەغزم لەکوێیە ئەگە فکر و مەغزم لە ئێران بێ یا فکر و مەغزم لە سومالی بێ کە بزانم وەڵی دایک و باوکم چۆنە بزانم دایک و باوکم ماوە ئەگە فکرم لەوێ بێ هیچ حاڵی نابم بۆیە زۆربەی و منداڵانە هێندێک دەرو ناسی شەتا شتیان کردووە دەڵێنەوە منداڵانەی کە لە وڵاتی شەڕ ڕادێ لە سوێد پرۆفسۆر عەبدولباقی ماییەیە دەرو ناسێکی منداڵانە ئەو دەڵێ منداڵێک کە لە وڵاتێکی ترامە ڕاهات بێ منداڵێک شەڕی دیبێ منداڵێکە کێشەی دیبێ حادەتەنە و منداڵانە کێشیان دەگەڵ فێربوون و خوێندن و تەزەکورکردن هەیە لە کرازدا لە دەرسدا شتێک کە دەگەڕێمە بابەتی کتێبەوە نازانم هیچ تەرەنجتۆنەوەیانە کۆمەڵاسێکی سوێدیە کە دوای شەڕی دومی جیهانی لە شەستەکانەوە بەدەخوا لەو لەحزە ناوم نەبین نییە بەڵام باسی ئەوە دەکات دەڵێ نەستی دوای شەڕ نەستێکی ماتریالیستە و زۆرتر تەمەرکۆز لەسەر ماتریال دەکاتن تا ژیانی خۆشبژێوی و ڕاحەتی ئەو لەو مایە کە مسابەتان کردووە چونکە ماتریالیست دەبێتەوە ئەوە کە ڕفاحی خۆت خۆشبژێوی خۆت لەبیر بکەیت تەنیا بیر لەوە کە بکەیت مەسەرەن چی نەبووە ئەوانەی کە هەتا لە ڕووی مادیەوە لە ڕووی ماتریالەوە کۆ بکەیتەوە بەسەرەنج نەدەێت لەسەر بوارەکانی ژیان ئەو مسابەتە کە کردوتانە لەوێدا ئەوەتان چۆن بینیوە وەڵای دیوە لە خەڵکا وژگارێکی عادیانە بۆ زۆریان کاریان کردو و چەند کەسێکیان دیارە بێکار بوون بەڵام بەقیە زۆربیان ژیانێکی نۆرماڵی و ژیانێکی عادیانە بۆ کاریان هەبووە یا کەسەکە بۆ مەزان 4-5-6 تاکسی هەبووە خۆی خەریکی کاری شەریکەی تاکسی خۆی بۆ بەڵام زۆربیان بەڕاستی ئاوان نەبوو کە زۆربەی ژیانێکی عادیانە بۆ بەرکەوەش بتوانن وەکو هەموو خەڵکی و کۆمەلگای سوێدی بژین ئەو یارمەتانەی کە پێویست بۆ ژیانی ڕۆژانەیان بەدەستی بێن و وەریگرن تەڵەدەکی ئاوا من ئەو خەڵکەم دیوە بەڕاستی ناتوانم ناوی نووسەکاتە بینیم ناوی سلبیە لە شەستەکاندا نووسێتی باسی کۆمەلگاکانی دوای شەڕ یا کۆمەلگانی شەڕ لێدراو دەکاتن لە بەراوانە تقریباً نزیکی ساڵەمە بەرم خۆنجا بۆیە ناوەکەم بە جوانی دەبی نەمەبوو ماتریالیستە ضرورەتەن دەوڵەمەند نییە یعنی جاروای ئینسان ماتریالیستە بەڵام دەوڵەمەند نییە زۆرش فەقیرە بەڵام مەبەستەوە کە گوێ بە ڕفاحی خۆی گوێ بە ئاسایش خۆی چونکە مەسەلەی ڕفاح یعنی ئینسان مرەفەه بێ ضرورەتەن دەوڵەمەند نییە زۆر کەسە ئەوانەی کە با چیرۆکێک بڵێم کاتی خۆی کەسێکم دەناسی سەردەمانێکی زۆر پێشمەرگە بوو هات لێرە دەوڵەمەند بوو چاک دەمەڵ بوو لەنەکەو مالیاتێکی زۆر بهات یعنی باجێکی زیرتی 1 ملیۆن بۆی هات هەندێک کێشەم بۆ خۆم بۆ هاتبوو پێش لەنەکەو لە شوێنێکتر مامەدی دەستی کرد بە دەردڵ باسی هەموو ئەو نەهامەتیانەی کرد کەوانێک بوو یعنی بەسەری داهات بوو دوای کوتی خۆ چۆنی کوتم بە خۆشەویش کەم لەو کێشانەی توم نییە مەبەستم چییە مەبەستمەوە کە ئەوەندە چێ بوو ناو دنیای ماتریال لە بیری چ بوو کە گەورەترین سەرمایە ژیانی کە مناڵەکانی بن خێزانی بێت یا ئەو ئینسانانەی کە دەوروبەرین ئەوانە هەموو لە بیر چ بوو زۆرجار کەسی وای دەبینیم کە دووبارە لەو حالەدا یعنی کەمەندا من بینی من لە حالەتی کەمەندابینەوە بەزیان زۆر لە حتا باری داراییشە زۆر خەڵک بەڵام هەتا بڵێ ماتریالیستن مەبەستم بەگشتیکردن نیە بەڵام مەبەستمەوە کە تەئسیری ئەو ژیانەی ئەوێدا ژیانی دوای شەڕ ئینسانی بەبەتەبەتی کە بریندارش بوو بێتن شتێک لە ئینسان کەمە کە ئینسانی
ماتریالیز دەکاتەوە بەپێی ئەو شتێک کە سێبی دەڵێتن دەوانای وانە بێتن احتمال یا بێ ئەو بێکەمە لە پەروەدەی تایبەتە باسی کۆمپنساخۆن دەکەین کێشەیەکت بەستێکی دیکە جێبەجێ دەکەیت بۆ دەکرێەوەش بێ دەکرێەوە یەکێک لەو بژانە بێت کە کەسێک بێوێ بۆی کە مەندامەکەی خۆی بشارێتەوە یاوانێکی دەکا حەول دەکا بۆ شتێکی دیکە زۆرتر من دەوێنە لەگەڵ یەکێکی قسەم دەکرد کابرا بەچەند 30 ساڵە لەسەر چەرخە کە داات بەسەر باسی کە بەردابێتی ئەو دەچۆ سەر باسی پێشبەرگایەتی لە حەڵە بزەی وام کردو لەو شوێرەی وام کردو لەوێ وام کرد بۆ ئەوەی هەموو شتەکە ئەو مۆزوعە بگۆڕێ ئەوانە چێشایەکە بلەخەرە بە شێوەیەک دەیەوی کێشەکان بگۆڕێ و باسی نەکە ئەوە شایە دیارەوەش بەشێکی کێشەیە ئێمە تقریبا ساعتێکمان کاتی بەرنامەمان گرتووە کتێبەکەتان بە زۆرانی سوێدی نووسیوە بە تەمام بکەم بە کوردی جۆ لە کاکەدا کرد و کلاتی قسەیەکی سکەین کتێب دۆسی زۆر گرانە دەزانم بەتایبەت لە سوێدێ ئەوە لایەکی گرانی کتێبەکە زۆرە بەڵام ئەو کتێبەش بەڕاستی من پێم وایە یەکێک دەبێ بیکاتە کوردی کە هەم کوردێکی باش بزانێ هەم سوێدێکی باش دیارە خودی هێندێک چەمچی توێریمان بەکارێناوە کە دەبێ بتوانین بیکەی بە کوردی من بۆ خۆمەوە ناتوانم بەڵام برادێک بزانی قەولی داوە ئەگەر دەهاوین دا ئەو هاوینەی وەختیە بێ بەڵکوی کەڵاتە جمەیکا و بە شێوێک لە شێوەکان بە کوردی چاپی بکەیت ئەگەر لە بڵێن لە سێ خولەکدا یا یەک خولەکدا باسی ئاکامی کتێبەکەتان بکەن یعنی ئەو کتێبە چه ئاکامێکی یعنی چه ئەزمونێک بۆ ئێوە هاتە دەست و ئەو ئەزمونە چۆن خەلکانی دیکە لەو کتێبەدا دەتوانن بینن ئەو کتێبە بەڕاستی دەتوانین بڵێن دەو کتێبەتە تەنیا بەڕاستی باسێکی زۆر تایبەتی کووردە بە حکمەوەی کە چ ڕاپەری لەسەر مێژووی کوردستانە دیارە ئەو بەشەی مێژووی کوردستان زەحمەتی کاک عومەر شێخ مووس بوو بۆ نووسیوین ئەو کتێبە من پێم وایە گرنگی ئەو کتێبە تەنیا ئەوە نییە باسی کورد و بینی کێشەی کوردەکان و مەقایسەی کورد و چوولەکە و قەتڵی کوشتاری بە کۆمەڵی کوردستان وەکو هەڵەبجە و ئەنفاڵ وانە من پێم وایە باسێکی گرنگی لەو کتێبەیدا هاتوۆتە گۆڕێ ئەویش مەسەلەی ڕاسیسمە مەسەلەی بەتایبەتی مەسەلەیەک دە و ئاخرەکەی دەکە ئێمە باسی دەکەین دەو کتێبەیدا مەسەلەی ئەو یاسا تازایانە کە هەن لەسەر مەسەلەی پەنابەران پرسیارێک بۆ ماهاتوتە گۆڕێ دەڵێ ئەگەر دێچێک لەو پرسیارانەکەی بە کردومان لەو کتێبەیدا دەڵێن ئەگەر ئێستا ئەو پێشمەرگانە بەو هەموو کێشیانەی کە هەیەە لە زینداندا بوون لە شەڕدا برینددا بوون ئەگەر ئێستا ئەو پێشمەرگانە هاتپانە سوێدێ ئایا ئیقامەیان دەدادێ ئەو پرسیارە تاڕازەیەکی سەختە جوابی بدەیەوە بەوەی کە ئێستا بەڕاستی یاساکانی ئوروپا گۆڕانکارێکی زۆریان بەسەردا هاتووە لە زۆربەی وڵاتانی دنیاە ئیقامەکان بوون نەتە ئیقامەی کاتی ئیقامەی دایمی زۆر کەم دەدرێ یا بۆی ئەوە شتێکە بەڕاستی تاڕادێکی زۆر ویستمانە ئەوەش گەورەکەینەوە چونی لاقی بە مەسەلەی مافی پەنابەری وەکو مافی مرۆڤە بۆیە پێماوە بۆ ئەوەش بەشێکی گرینگە دەبێ باسی بکەیت وەکو پرسیاری کۆتایی لە بەڕێستان وڵا داوانە پرسیاری دیکەش بکەم بەڵام جارێ پرسیار بکەم ئێستا کە ئێوە مساحبەتان لەگەڵ ئەوانە کردووە یان چاوپێککەوتنە لەگەڵ ئەو کەسانە کردووە بە ئەزمموی ئەوانە دەزانن ئەگەر بێت و لە ئێوە بپرسن هەرچەند دەڕم دەروونناس نیست نین مامۆستان بەڵام مامۆستاش بەشی خۆی دەروونناسی دەزانێت بەسەر بە دەروونناسی کۆمەڵاتی ئێوە بتانەوێ بۆ پێشنیار یعنی بۆ خەڵکانی داهاتوو بکەن یا بۆ کۆمەلگای سوێدی بکەن یا تەنانەت بۆ کۆمەلگای کورد یا کۆمەلگای کوچبەر بکەن لە پەیوەندی لەگەڵ کەمکردنەوەی ماوەی ئاسەواری تراوماکان لەسەر ئینسانەکان ئێوە چه ڕێکارێک پێشنیار دەکەن یا چه ڕێکارێک دەبینن لەبارەدا ئەگەر بۆ کوردستان بێ بەتایبەت بە کوردستانمە دەتوانین باسی باشوور و ڕۆژاوا بکەین
سندازای دەود و شوێنەیدا ڕەگە بتوانانی شتێک بکەین ئەویش ئەوەیە بەڕاستی دەبێت سنتراکی تایبەتی بکرێتەوە کەسانی دەروناز و کەسانێکە تەراپیان هەیە تەراپیان خوێندووە یارمەتی ئەو کەسانە بدا لە کوردستان بەتایبەت ئەوەی کە ساملاندی باسی کرد مەسەلەی کوبانی و مەسەلەی ڕۆژداوە زۆر گرنگە لە باشووری عیدیشت مەسەلەی هەڵبجەیە مەسەلەی ئەنفاڵە ئەو کێشانە من پێم وایە هێندێک دەروناسی تایبەتی دەبێ هەبێ لەو وڵاتی خۆمان بە کولتوری خۆمان بەوانیی خۆمان یارمەتی ئەو خەڵکە بدا دەنا ئاخری دەتەقێتەوە ئەو خەڵکە دەتەقێنەوە کە یارمەتی وەردەگرێت لە ئەوروپاش دیارە ئێمە لە سوێدێکە من باسی وڵاتی سوێدکەم پێم وابێ دەروناسەکانی سوێدێ دەبێ هێندێک لەو چوارچەوەیە کە ئێمە پێی دەڵێن ئینتەرکولتوریەتیە دواتە فرە کولتوری وانێ هێندێک ئاگاداریان هەبێ بۆی کە بتوانن چۆن هەڵس و کەوت دەکەی دەگەڵ پەنابەر چۆن مەسەلەی لێک دەدەوە بۆ چۆن دەتوانی ئەو بەنابەرانە کە کێشەی دەرونیان هەیە بتوانێت دەگەڵیان قسام کە بتوانێت دەگەڵیان هەڵس و کەوتکە چونەوە مەسەلەی هەڵس و کەوت زۆر گرنگە کە چۆن هەڵس و کەوت دەگەڵ ئەو ئیسانانە بکردیە ئەوە دەبێتە بەشێکی گرنگ مەسەڵ یەکێک لەو ژنانە کە چاوپێکەوتەکەیدا من قسم دەگەڵ کردو پێتا دەڵێ من چەندین جار حتا چوتەکە دەروون ناسی بەڵام دەڵێ من چەندین جار حتا حەولی خۆکوشتنی خۆم داوە بۆی کە ئەوەندەی هێرش بۆ هاتوۆی دی یعنی ئەوەندە ناڕەحەت بوو جا بۆی من پێ وایە دەروون ناسەکانی ئەوروپاش دەبێ بەتایبەتی وڵاتانی سکاندیناویە کە ئێمە بچون ێسا لێرێ دەبێ و دەروون ناسانە هێندێک باشتر ئاگیان لە کۆمەڵگای ئەو میلەتانە بکار ئەو خەڵکی لێ هاتووە ئاگیان لێ نەبێ ناورە چون بەڕاستی ئەوشمان نەبی نەچێت کاک مەجید و کاک سامران مەسەلەی پۆستترۆماتیک سیندرۆم لە تقریبەن لە هەفتاکان لە سوێدێ وڵاتانی سکانداوی ڕێوی باس کرا ئەوی شوەکاری ئەو بوو خەڵکێکی زۆر لە شیلی ڕاهاتن ئەو دەبی کە پینوشێت هاتە سەر حکم و ئەو هەموو قەت و حامەی کرد و خەڵکێکی زۆر شکەنجە و ئازار وێژێدا کاتێک ئەو پەنابەرانە لە شیلی ڕاهاتن بۆ سوێن ئەو دەبی وردە لە وڵاتانەی سکاندناوی و مەسەلەی تراما هاتنێ و باسی لێ و دەروون ناسەکانی سوێدە بۆیە مەسەلەی دەروون ناسی تراما زۆر کەمە ئەوە کێشەیەکی دیکەیە لە دەروون ناسی تراما بە زیاد یعنی جیالەوە ئێمە دەڵێن هێندێک کاری بە کۆمەڵ هەیە ئەوەی دەڵێن پیر تراپی یعنی ئەوەی بڵێن تراپی هاوبەش کە خەڵکانێک کە ئەزمموی وەکیەکیان هەیە ئەزمموی نزیک بەیەکیان هەیە لە دەوری کوبنەوە ئەزمونونەکانی یەکتر باس دەکەن یعنی بۆ خۆتان وەکو کەسێک کە ئێستا ئەم ئەزمونەتان لە دووە دوو براشتان بریندار بوون بیرتان لەوە نەکردووە کە کارێکی وا بکرێن من پێم وایە لە سوێد لەوانەکەم کەسانێکن کە هەم دەروونناسی خوێندووە هەم دەروونناسی کۆمەڵاتیان هەیە و دەتوانن لەو بارەدا هاوکاری بکەن ئەو کارەتان هیچ بیر نەکردوتەوە وەڵی نەوەڵام من فکرم لێ نەکردوێتەوە بەڵام دەزانم بلەخەرەکان حیزبەکان بەتایبەت دیموکراتەکان هەرچیان کۆمەڵی کەمەندامانی خۆیان هەیە بەڵێ ئەوان دەبوو ئەوە بکەن بەڵام من ئاگادارم ئەوان بۆ خۆ بەخۆ یەکتر دەبینن قسان لەگەڵ یەک دەکەن باسی ئەو بیرەوەریانە بۆ یەکتر باسەکەن و بۆ یەکتر دەجێرنەوە بەڵام ڕەنگە باشتر بێگەوانە کۆ بدەوە تەراپێفتێک دەروون ناسێکی کوردیان لەگەڵ بێ بۆەوەی کە پرسیاریان لێ بکە بۆەوەی بە شێوەیەکی سیستماتیک ئەو کارە بکە نەخێر من نەبکردەوە بەڵام ڕەنگەکە بۆ خۆیانەوە بکەم باشترە بەڵێ gelek spas kak Ferhadî Berêz beldewe ke berdemakeman tewa bêtin kak Samran wa bizanim hindek hem erzim kir vek mamostayek ve hem şeweke li peyndî li gel kitêbek de hinde agadarî hindek serencî hez dikim serencekanî ew bizanim ve lewane hindek pirsyarê axirîşî lê wî bikim fermû kak Samran کاک مەجید ئەو باسانەکە مامۆستا فەرهاد فەرمووی دەقیقەن ئاوە ئێمە تەنیا باز لەوە نەکەین ئەو کەسانی کە مندام لەو کتێبەدا باسان کراوە ئێمە هەمومان وەکو کەسانێک کە بەرحەڵ ئەوروپا وڵاتی خۆمان ئێمە زۆربەی ئێمە پەنابەرین کۆچبەر نین ینی پەنابەر مەجبورە وڵاتی خۆی بەجێ بێڵێ بەڵام بە حسێب ئیمیگرانتێک یا بەرحەڵ کۆچبەرێک دەتوانێت لێ بکۆڵێتە بە وڵاتێکە دەڕاتێ زانی پێی خۆشە زمانێکی دەزانێ نازان بەڵام ئێمە بەشی زۆری کوردەکان
ئێمە پەنابەرین پەنامان هێنا بۆ وڵاتان باسێکی زۆر زۆر گرنگ هەیە لەسەر ئەوەی کە نێوی ئەو کتێبەت چەندە جوان هەڵبژێردراوە بەڕای من ئەگەر تۆ قسە نەکەی نەدوێی نیشی یا ئەوەی نەدوێ نیشە ئەوەیە پاول ڕێکۆر یەکێک لەو دەروناسە زۆر زۆر بنێوبانگانەیە کە باسی ئەوە دەکات کە ئێمە چۆن لە ژانی خۆمان تێدەگەین من ئێمە هەمومان دەتوانین چیرۆکی داسانی خۆمان و بیربێنینەوە و لە خۆمان پرسین باشە بۆچی وای لێ هات کاتێک ئێمە دێنین بۆ جاری یەکەم شی دەکەینەوە کە ئەمە چین لە چۆ ڕاهاتوین وە بۆی لێڕین داستانی ژانی خۆمان و تێگەیشتن لە داستانی ژانی خۆمان بەڕێوە دەبین کە پێدا نێوی ناوە بنێوی میمەسیسی یەک کاتێک ئێمە داستانە بە خۆمان دەجێڕنەوە لە ڕانگەیەکی دیکە وەکو کەسێکی کە لە دەرەوە بڕانینەوە ژانی خۆمان دەبینین کە بەڕاستی بۆ ئێمە وامانگات ئێمە لەوانەیە هەرکام لە ئێمە شتێک ترامایەکی خۆمان هەبی بەڵام ناگاتە ئەو ترامانەی کە پێشمەرگەیەک هێناوێتی جانی خۆی بەختکە بۆ یەکدانە ئامانجێکی زۆر زۆر پیرۆز دوایش بێتە وڵاتێکی کە ئەو سنگینیەک دەبێ هەبێ نەیبێ لە ناو کۆمەلگای کودەکەیدا نەلێک دەو کۆمەلگایە کە وەری گرتووە پەنابەرێک کە زۆر زۆر پێویستە ئێمە ئەو باسانە دیسان بەردەوام بینە سەران وە ئەو خۆناسنانە بکەینەوە بۆی کە زۆر شت دەنێ خۆماندا هەل دەبێت ئێستایشی لە باسانێکە کراکە بۆچی بەشێکی زۆر لەو کەسان ناچن بۆ لای دەربناس ئەوەیەکی ئەمە دەترسین باسی گرفتەکانی خۆمان بکەین لەوانەیە ئێمە باوەڕ نەکەین لەوانەیە پێویست بێ بۆی کە خۆمان بسەلمەنین خۆمان یەکێک لێمان تێبێت پێویستمان بە وەرجێڕەکە بێ بۆ اعتماد نەکەین باوەڕمان بۆ کەسە نەبێ بۆیە زۆر زۆر پێویستە بەڕاستی لەنێو کوردەکانی مەدا ئەگەر کەسانێکن کە لەو بوارە دەکاریان کرد بێ خەڵک بیان ناسێ وە بتوانن بەنامەکان بەڕێوەبن بانگ بکرێت کە بابە کوردێک هەیە کە دەوانەی دەرونڕاز و بتوانێت یارمەتی ئەو کەسانەدا ئەو تێبینیانەم هەبوو ڕاستی کە زۆر زۆر گرنگە و هیوادارم بەڕاستی نەک هەر لەسەر ئەو بابەتە لەسەر خەڵکەکانی دیکەش کەسەکانی دیکەش ئەو لێ کۆڵنانە بکرێتەوە کە زۆر زۆر پێویستە دەتوانێت وڵامدەری و زۆر زۆر پرسیار بکە جنابەت پرسید منداڵەکان بۆوایان گەدێ منداڵەکانی کە مەسەڵەن خۆیان لەو جرگەی شەڕ و ناڕەحەتی و ترامایاندا نەبوون بەڵام زۆر شت لە خۆیان ڕوودەدا لەوان ڕوودەدا کە ئێمە دەبینین بنەماڵە شوێندانەری هەبوو لەسەر ئەو هەڵسوکەوتیان gelek spas بۆ ئێوەی بەڕێز بۆ کاک فەرهادی جانما و بۆ کاک سامرانی خزدی سپاس بۆ کانالی ما 24 کە ئەو دەرفەتەی بۆ ئێمە خەڵقاند کە لە خزمەتی ئێوە بینەران دەبین بێگومان ئەو باسی تەنانەت باسی کتێبەکەش بەدەخەم کتێبەکەم نەخوێندووە لە بەرەک سوێدی جارێ نازانم ئەمە جارەکەم بۆیە کوت بۆکە مثبت ببینم لەوانە 50 ساڵی دیکە منیش فێ بم بەڵام هیوادارم ڕۆژێک بێت کە بتوانم بخوێنم مەسەلەی تراومای کوردەکان دەمێکە لەگەڵمان هەیە لەوەتی مێژووی کورد هەیە بەتایبەتی لە 500 ساڵی ڕابردوودا کە کوردستاندا بەش کراوە و لەو ڕۆژەدا کە کوردستاندا بەش کراوە لە ڕاستیدا جەستەی ئێمەدا بەش کراوە وجودی ئێمەدا بەش کراوە ئاکامەکەی ئەوە بوو کە ڕۆژ بە ڕۆژ شەڕێک لەسەر ئێمە سەرپاوە کە ئەم شەڕە زیاتر لە 500 ساڵی خۆیاندووە هەم لە ئاستی دەوڵەتیدا هەم لە ئاستی ناوخۆییدا هەم لە ئاستی تەنانەت بنەماڵەیدا بۆ ئەو مەبەستەش کاک مێهران وەکو ڕێداکسیۆنی بەرنامەکە هەڵبەستێکی ئەحمەدی خانی بەناوی ساقی ئامادە کردووە کە وێڕای شاوخۆشکردن بە بینەرانی خۆشەویست گوێڕایەلی هەڵبەستەکە دەبین و لەگەڵ ئێوە شاوخۆشی دەخوازین سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریتەوە سپاس بۆ ئەو کەسانەی کە لایک و کۆمنتیان بۆ ئێمەناردووە گەلێک سپاس ساقی تو ji bo Xwedê kerem ke yek cureyê mey di camê cem ke da cam bi meyê cîhan nûma bit her çi me îrade ye xuya bit da keşif bibin li ber me ehwal kanên dibitin muyesser îqbal İdbara me wê giha kemalê aya bûye qabilê zewalê ya her wehedê li îstîwa bit
حتى وكو دوري منتهابت قد ممكن أف جشرخي لولب طالع ببتن جبوم كوكب بختي ما جبوم را ببتيار جارك ببتن جخابه الشيار رابط جمجي جهان پناهك پیدا ببتن مپادشاهك شیر هنرا مبیت دانین قدر قلما مبیت زانین درد ما ببینتن علاجي علم ما ببینتن رواجي گر دي هبوا مسر فرازك صاحب كرمك سخن نوازك نقد مدبو بسكة مسكوك ندما وها برواج ومشكوك هرچندكو خالص تميزن نقدين بسكة عزيزن گردي هبوا ما پادشاهك لايق بديا خدي كلاهك تعين ببوا جبوي تختك ظاهر ودبو جبو ما بختك حاصل ببوا جبوي تاجك البتة دبو مجي رواجك خمخواري دكر لما يتيمان تينان دريج دست لعيمان غالب ندبو لسرما أفروم ندبو نخرابئ ددست بوم محكوم عليه أسعالك مغلوب ومطيع تركو تاجك. Har du fået mere fedt om maven? Mangler du sexlyst? Taber du muskelmasse? Det kan være fordi du mangler testosteron. Dit testosteron أما شأزل خدي وساكر أفروم وعجم لسر مراكر طبعيتي وان أجر شعاره أو عاري لخلق نامي داره ناموس لحاكم وميران تاوان چیه شاعر و فقیران هرچی بره شیری دست همت ضبط کر جخورا بمیری دولت لوراک و جیهان وکی عروسه و حکم دست شیر روسه لعقد و صداق و مهر و کابین لطف كرم عطاء بخشين پرسیج دنه من اف بحكمت مهرات چه گوت من کو همت حاصل کو دنه بشیر و احسان تسخيري دبت جبوي انسان ازمام د حكمتا خديدا قرمان جد دولتا دنيدا آیا بچه وجهی مان محروم بالجمله جبوچه بون محکوم وان گرت بشیری شهر شهرت تسخیری کرن بلاد همت هر میرکی وان ببزل حاتم هر میرکی وان برزم رستم بفکر جعره بحتاف گرجان قرمانجی بوی شبه برجان افروم و عجم بوان هسارن قرمانجی همیل چار کنارن هر دو طرفان قبیل قرمانج با تیر قضا کرین آمانج گویا کول سرحدان کلیدن هر طائفه صدکن سدیدن اف قلزم روم و بحر تاجیک گاواکو دکن خروج و تحریک
قرمانج دبن بخوين ملتخ وان جيك ودكن مثال برزخ جواميري وهمات وسخاوات ميريني وخيرات وجلادات او ختم جبو قبيل اكراد وان دانه بشير همت داد هنديج شجاعت غيور او چند جمنت نفور اف غيرت اف علو همات بو مانع حمل بار منت لو بيك وهميشه باتفاقا دائم بتمرد وشقاقا قرد هبوا ما اتفاقك ذكرى بكرة ما انقيادك روم وعرب وعجم تمامي حميان جمرا ذكر غلامي تكميلي ذكر مدين ودولات تحصيلي ذكر ما علم وحكمات كرمان جنبر دبي كمال أما ديتيم وبمجال في الجملة نجاهل نزانا بلكي دسفيل وبخدانا قر دي هبوا مجي خدانك عالي كرمك لطيف دانك علم هنر كمال إذعان شعر غزل كتاب ديوان اف جنس ببا لباوي معمول اف نقد ببا لنكوي مقبول من دي علما كلام موزون عالي بكرا لباني قردون بناف روحا ملي جزيري بحي بكرا علي حريري كيفك وبدا فقي طيران حتى بأبد بماي حيران چبكم كو قوي كساد بازار نينا جقماشي را خريدار ساقي تبرج جام مينا آوا كودكت ضميري بينا کاک سامرالدین gelek سپاس كاك سپاس بزنات بخبر رويش هاك فرهاد وابزن روشتو ما جريد للايبن ها ما دبي بلا ما نكتا كاكا وشانكتا هويبكا